وەڕێزانم کاتەوە هەموو کاتێکتان باش لەگەڵ هێرش و پەلامارەکانی داعش بۆ سەر کۆبانێ کاردانەوەکان لە ئاستی ناوخۆیی نێودەوڵەتیش بەردەوامە لەگەڵ ئەنجامدانی خۆپیشاندان لە هەرێمی کوردستان و ژمارەیەک لە وڵاتانی بیانیش بەشێک لە لایەنە سیاسیەکان و ڕێکخراومەدەنیەکان لە سەرجەم پارچەکانی کوردستان داوای بەهاناوەچوونی کۆبانێ دەکەن. وەفدێکی پەرلەمانی کوردستانیش بۆ ئاگاداربوون لە ڕەوشی کۆبانێ لە ڕێگەی تورکیاوە سەدانی ڕۆژاوای کوردستان دەکەن. لایەنە سیاسیەکانی ڕۆژئاوا بەرامبەر بەمبارودۆخی ئێستا لە کۆبانی هاتووتە پێش تا چەند هاوهەڵوێستن چۆن خوێندنەوە بۆ هەڵوێستی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکانی دەکەن. چی دەڵێن بەرامبەر بەو ڕخنانی کە لە هەرێم دەگیرێن لە بەدەمەوە نەچوونی کۆبانێ و ڕۆژاوای کوردستان، داواکاری ئەوان لە هەرێمی کوردستان بە تایبەت لایەنە سیاسیەکانی هەرێم چین. بەڕێزان دوایین گۆڕانکاری و پێشهاتەکان لە کۆبانێ و ڕۆژئاوای کوردستان و هەڵوێستی لایەنە سیاسیەکانی لایەنە کوردیەکانی ڕۆژاوای کوردستان بەرامبەر بە پرسەکە لە دیوی دۆمی هەواڵ تاوتوی دەکەین. بۆ مەبەستە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز شەلال گەدۆ سکرتێری حەزبی چەپی دیموکراتی کورد لە سووریا وەروەها ئەندام لە ئیتلافی ئۆپۆزیسیۆنی سووریامان کردووە. بەخێربێت کاک شەلال. بەڕێزان ئێوەش دەتوان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجەکانی ئەنارتی بە پرسیارەکانتان لە ڕێگەی کۆمنتەوە بەشدار بن لە بەرنامەکە. کاک شەلال، سەبارەت بە دوایین گۆڕانکاریەکان لە ڕۆژی کۆبانی ئەوەی تا چەند ئاگاداری بارودۆخی ناو کۆبانین؟ بارودۆخی ناو کۆبانێ وەکو هەواڵی بۆ مەدەن ینی و ئێمە متابعە دەکەن. وەزعی کۆبانێ وەزعێکی زۆر محرجە و زۆر باش نییە، وەکو هەموو مانزانن و تەماشا دەکەن و هەموو خەڵک دەبینن گداعش چەند پارچی گرنگ و مهم لە کۆبانێ دەستگیر کراوە. بەراشتی ئەوە گرنگتر و مهمتریشە مامانزانێک لە پێش چەند ڕۆژ ینی لە 20 ڕۆژ تا ئێستا چەکدارانی داعش زیاتری 306 گوند تا 400 گوندی دۆروبەری کۆبانێ هەموو دەستگیر کراون و بە 100 هەزاران خەڵکی کۆبانێ پەنابەر بووە. یعنی ئێستا وەزعی کۆبانێ بەڕاستی مەئساتێکی گەورەیە بۆ ڕۆژئاوای بۆ کوردستانی سووریا. پێویستە گۆ هەموو کورد هەموو پەرچەی کوردستان ئێستا ببن بە یەکدەنگ و یەکران توانبن یارمەتی خەڵکی کۆبانێ بدن و یارمەتی کۆبانێ وەکو شار و وەکو منتەقە وەکو گوندەکانی دووری بەری کۆبانێ بدن، چونکۆ داعش ینی بە دەستگیرکردنی کۆبانێ بە احتیلالی کۆبانێ لێ ناوەستە. ینی بەڕای من وایە ئەگەر ئەوە بە داعش بسەرفە ینی و کەس باسی نەکە و داعش هەر ببینە لە ناو کۆبانە تشتێک نییە گمەنعی داعش بکە یا قەدەغەی بکە کە داعش بەرێ خۆی بدە بە سەریکانیە و بە دوای سەرەکانیە بۆ بەر و بەشاری درباسیە و عامودە و قامشلۆ تا بگی حدودی هەرێمی کوردستان حدودی زاخۆ. هەر هەموومانزانین کە ئەستراتیجیە داعش ئەوەیە کە ئەو منطقی جۆگرافی مهم گەناوی کوردستانی سووریایە هەر تێکە ناو پرۆژێ خۆی و ضمی دەوڵەتی شام و عێراقی ئیسلامی بکات، چونکۆ موقعی کوردستانی سووریا موقعێکی زۆر ئەستراتیجیە. جیال ئەوەشی داعش هەر نەفەسێکی شۆڤینی عنسوری تائفی هەیە وەکو هەموومانزانن. ینی داعش هەر دژمنی کوردە، چمکۆ کورد وەکو ملت وەکو تەوگار لە ڕۆژئاوای کوردستان و بەشیتری کوردستانجی هەر ملەتێکی زیاتر فکری علمانیە دیموکراتیە. بۆچی ئێستا پێتەن وایە داعش کۆبانی دەکات بە ئامانج؟ کۆبانێ هەر ئامانجی داعش بوو لە کۆنیانی لە پێش ساڵێک تا ئێستا هەر محاولەتی داعش هەبوو بەرێ خۆی دەدا بە کۆبانێ، بەڵام فەشەلی دێنا. لە پشتی گۆهاتە مووسڵ دەستگیر کرد و ئەو چەکی گەورە بەدەستیان کەت لە سووریا و لە عێراق داعش قەوەتی گەورەتر بوو و ئەو تەوازنی قیوە لە بینی داعش و لە بینی هێزی پاراستنی گەل لە کوردستانی سووریا نەما بۆ ئەوە داعش ئەم جارە مابینی زوو بەزوو، ینی ئەوە لە دۆروبەری سێ هەفتەیە ئەو ینی وەکو ئەڵێن هەموو گوندەکانی دۆروبەری کۆبانی هەر احتیلالی کرد و کۆبانش احتیلالی کرد. بەڕای من داعش لە کۆبانێ ناوەستە و هەر دەستی پێ دەکە شارەکانی تر ئەگەر کورد ناتوانبن حلەکی ببینم بۆ ئەم کەیشەی گەورە و بەڕای من داعش هەر لە کوردستانی سووریاش ناوەستە و ئیسباتی بووژی. ینی داعش لە پێش سێ مانگ هەر ڕێگەیانی زیکی هەولێر و هات بەرێ خۆی دا بە کەرکووک و هەرێمی کوردستانی عێراق و داعش هەر هەدەفی ئێستا بەڵێوەکولانێکی سیاسی کورد لە ڕۆژئاوای کوردستان تا چەند ئاگاداری ڕۆژی کۆبانین. ئێوە بارگاتان هەیە بارگای حزبی خۆتان لە ناو کۆبانی ئێستا ڕێخستنتان هەیە لەوێ؟ ئێستا ڕێخستنمان هەبوو لە کۆبانی، بەڵام ئێستا ملت لە کۆبانێ نەما، ملت لە کۆبانێ نەما، خەڵکی کۆبانێ هەموو پەنابەر بوون. پێش بارگای حزبتان هەبوو؟ بارگای حزب بۆ کۆمەڵقەر حزبمان نەبوو، بەڵاو ڕێکخراومان هەبوون، بارگای ئەنجومەنە نیشتیمانی کورد هەبوو، بارگای چەند حزبی تری کوردی هەبوون. ینی بەڵام ئێمە وەکو حزبی چەپی دیموکراتی کورد ڕێکخراوەکی مای تۆزە گەورە هەبوو لە شاری کۆبانە، بەڵام ئێستا بەعتیبار خەڵکی کۆبانە هەموو پەنابەر بوون و دۆروبەری کۆبانێ هەموو ڕۆشتنە کوردستانی باکوور ئەو هەواڵانی ئێمەژی ئێستا هەر لە منطقی سروج و لە ناو خەڵکی خۆی دەژین. ینی ئەوش پەنابەر لە ڕێی هەواڵانی خۆتانەوە مەبەستمەوە بوو، ینی ئاگاداری ڕۆژی کۆبانین کە ئێستا خەڵکی مەدەنی سەرجەم
هیچ کەسی تێدا نەماوە لە هاوڵاتی خەڵکی مەدەنی هاوڵاتی مەدەنی زۆر کەم لە کۆبانی احتیمالە مابن بەڵام کەسی لە کۆبانی نەماوە ئەوە چەند ڕۆژیانی ئەگەر ئەو کەسێک مابنیش زیاتر ئەو هێزی یەپەکەن ئەو گەشار دەکەن و مقاومەی داعش دەکەن بەڵام خەڵکی مەدەنی کەس لە کۆبانی نەماوە. ئێوە وەکو حزبی خۆتان لەگەڵ لایەنەکانی دیکە هەمانگیتان هەیە تەنسیقتان هەیە بۆی ئەگەدەی ڕەوشەکە بن ڕۆژانە؟ تەنسیقمان هەر ڕۆژانەیە و هەر بەردەوامە و هەر مستەمرە ینی بۆ وەزعی کۆبانی بۆ هەموو وەزعی ڕۆژ ئاوا چونکو ئێستا ئێمە لە خەتەرێکی گەورەدەن چونکو ئێستا کورد لە سووریا لە کوردستانی سووریا لە مارەکەیەکی وجودین ئێمە بە شەو بە ڕۆژ تەنسیقمان هەیە و ئێمە ئیش دەکەن بزانن چی حەلی چی تەدبیری بکەن و بەڕای من حەلی مەسەلەی کورد لە ڕۆژ ئاوای کوردستان و ئەو مەسەلەی داعش و ئێ کۆبانی بزات زیاتر حەلی سیاسی پێویستە ئێمە داوا دەکەن ینی لە ئەم دەرفەتە هەر بە ڕۆژانە و لەسەر تەلڤیزیۆنی ئێوەشی دەڵێن ینی داوا لە حکوومەتی هەرمی کوردستان دەکەن یارمەتی سیاسی و مساهمە بکەن دیتنی حلێکی سیاسی بۆ ئەو مەسەلەی داعش کورد بە قەوەتی عسکەری بە چەکداری ناتوانن بە داعش چونکو تەوازن لە بینی ئێمە وەکو کوردی سووریا و لە بینی داعش هیچ نییە ئەگەر ئێمە ناتوانێت بندڕیە ڕێگای علاقاتی حکوومەتی هەرێمی کوردستان زەختی بکەن لە ئەمریکا و قیوەی تری نێودەوڵەتی ئەوانە تەدەخولێکی جەدی بکەن منطقەیەکی ئامن لە کوردستانی سووریا دروست بکەن بەڕای من وەزعی کورد لە سووریا هەر خەتەرێکی زۆر گەورەدەیە وەکو پێش ئێستا باسمان کرد ینی ئەو مارەکەی وجود و لە وجودی کوردە لە ڕۆژاوای کوردستان. بەڵێ دەمەوێت زیاتر دواتر قسەی لەسەر ئێوە خوێندنەوەی ئێوە بە هەڵوێستی هەرێمی کوردستان لایەن سیاسیەکان ببیستم بەڵام باس لەوە کرد کە ئێوە هەمانگیتان هەیە تەنسیقتان هەیە لەگەڵ لایەنە سیاسیەکان بەتابەت لەناو کۆبانەیە ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا باس لەوە کردا چەند گەڕێکێک چەکدارین داعش دزیان کردووە دواتر ڕاون لایەن یەکینەکانی پاراستنی گەل و یەپەژەوە هەواڵی دقیق لای ئێمە نیم بەڕاستی وەکو پێش ئێستا باسم کرد ینی خەڵک لەناو کۆبانی نەماوە کەوادری حزبی هەموو حزبە کوردیەکان زۆربەی حزبەکان ئەوە پەنابەر بوون ڕۆشتنە باکووری کوردستان ئێستا ئەوە چەند ڕۆژێک زیاتر ئەو هەواڵانە لە لای یەپەژێ و یەپەکەین وەکو جەنابەت ئێستا باسی کرد بەڵام بمن وایە بەعتیبار تەوازونی عسکەری هیچ نییە و ئەمریکا و ئەو تەحالوفی دەولی مواقعی داعش قەسر دەکرێت ئەوەشی دیارە جدی نین بۆ ئەوە ئێمە دەبینن کەفی میزان زیاتر لە صالحی داعشە ینی داعش ئێستا کەوتووە ناو کۆبانە و احتیمال لە چەند ڕۆژێکی تر ینی هەموو کۆبانی دەستگیر بکە بەڵام شتێک هەیە هێزی پاراستنی گەل لە حربی شەوارع احتیمالە زۆر زەرری بگینن بە داعش بەڵام دەوێت لە بیرمان نەچێگە داعش ینی چەکداران داعش زۆر ئەوەش مدەرەبن و ئەنتیحارین معرەکەی کۆبانێ لە ناو شاری کۆبانێ لە ناو جادێ کۆبانێ احتیمالە درێژ بکە بەڵام هەر زیان دیگێ بە کورد و زیان دیگێ بە ماڵ و ملکی خەڵک ینی کۆبانێ ئەگەر معرەکەی شەوارع لە کۆبانێ بەردەوام تا چەند هەفتی تر کۆبانی هەر تدمیر دەبێت. بەڵێ دیارە پێدەوە لە ڕێگەی یەپەگە و ئەو لایەنەی کە لەوێن هەمویان سەرجەم بانگوازیان سەرجەم لایەنە کوردیەکان کردو ئێوەکو لایەنێکی کوردی لە ڕۆژئاوا چەکدارتان هەیە یاخود کەس خەڵکی خۆبەخشتان هەیە بەدەمی ئەم بانگەوازەوە چوون دەتوان چی بکەن بۆم دۆخی کە ئێستا کۆبانیت پێدا دەگوزارێت؟ ئێمە وەکو حزبی چەپی دیموکراتی کورد لە سووریا وەکو ئەنجومەنی نیشتمانی کوردیش لە سووریا و زۆر بە حزبەکانی کورد لە سووریا هەتا ئێستا حزبین مەدەنین ئەنجومەنە نیشتمانی کوردی سووریا زۆربەی حزبی کوردی لە ناون و زۆربەی تەنسیقیەتی گەنجانی ناون هیچ چەکدارمان نین بەڕاستی تا ئێستا ئێمە حرەکەیەکی مەدەنین عسکەری نین بەڕای من ئێستاش لە ئەم ینی کاتە ناتوانن زوو بە زوو قەوەتێکی عسکەری ئێمە دروست بکەن دەتوانن مقاومی داعش بکەن. وەکو ڕێخستنەکانی خۆتان بۆ نمونە و کەسانی کە خۆبەخشانە دەستنە ڕۆژاوای کوردستان کە لەسەر سنووری تورکیا هەندێک لە ژمارێک لە خۆبەخشانش ڕێگەیان پێێنرا بچنە و ڕۆژاوای کوردستان هەنیشتیواتانی هەموو گەنجەکانی خۆتان گەنجەکانی هەمومان هەموو حزبەکان هەموو ڕێکخراوەکان داوای چەک دەکەن گۆبڕین لە کۆبانەی مقاومە بکەن بەڵام وەکو پێش ئێستا من گوت بەڕای من حلی وەزعی کۆبانە وەزعی ڕۆژئاوای کوردستان ئەو مەسەلەی داعش ئێستا هاتیە بەر و پێش بە عسکەری کورد ناتوانن حل بکەن چونکو توازنی قوت لبینی داعش و لبینی کورد ڕۆژئاوای کوردستان هیچ نییە ئەوە حلێکی سیاسی پێویستە دەوای ئێمە خەڵکی تەحریک بکەن بە دژی داعش ینی هەمومان دەزانن کە داعش زۆری جێشی عێراقی ینی شش حلی سیاسی ئێمە پێویستە دەوڵەتی عالم
امريكا او حلفي دولتي اما ببن بشكل او حلف وتواني بن اوان تحريزي بكن قبل جدي شري داعش بكن قبل جدي لشكري داعش قصف بكرين يعني تا استاوكو ام دبينن لدورو بري كوبانا امريكا او شري جدي ناك لقل داعش بو او داعش روشتي ناو كوبانا اما دوي زغتي بكن الريا حكومتي هريمي كردستان والهمور رقاي تري متاح قتواني بن بهلن امريكا وفرنسا وبريطانيا او تحالف دولي وعربي شركي جدي لقل داعش بكن لدورو بري كوبانا بەڵێ کاک شەلال فین خدر لە تۆری کۆمەڵاتی فێزبوک دەپرسێت تا چەند ڕازین لە وێشانی کە هاوپەیمانان دەیکەنە سەر داعش لە نزیک کۆبانی ئاشەوە دیوەک ڕاگەنراکە چەند جارێک هێرشکراوەتە سەر داعش لە نزیک کۆبانی بۆچی پێتان وایە هێرشەکان جددی نین بۆچی ئەمریکا هاوپەیمانان بە جددی نایان هێرشکەنە سەر چەکدانانی داعش لە کاتێکدا ماوەی زیاتر لە 20 ڕۆژە کۆبانێ لە دۆخێکی خراپدایە من خبيري عسكري نيم بەڵام بەڕێی من ئەگەر چوار تیاری هەلیکۆپتەری هەبایە ئەمریکا بە جددی شەڕی داعش بگرە لە دەوروبەری کۆبانە لە هەرسی ئالیە کۆبانە داعش ناتوانانی بڕۆشتانە و شاری کۆبانە هیچ و ناتوانانی بوو هەر 400 گوندی دەستگیر بکرا بەڵام ئەمریکا دیارە ئەستراتیجی ئەمریکا نەوەکو کورد تێدیگەن یعنی ئەستراتیجی ئەمریکا دیارە داعش تۆزێکی زعیف بکرێ داعش زیاتر توسعی نەکەی مەسەلەن بەرو بە عێراق دە بەرو بە بەغداد دە بەرو بە هەولێردا مەسەلەی هەرێمین کورد لە ڕۆژئاوای کوردستان دیارە تا ئێستا نەڕۆشتی ناو حیساباتی ئەمریکا و قیوێنی دەوڵەتی سەبارەت بە ئەم وەزعی ئێستا لە ئەمریکا خۆی نایەوێت بە جددی ئێش بکاتە سەرجەکتەرانی داعش بەتایبەت لە ڕۆژاوا ئەمریکا پێویستە زەغتی لێ ببێ پێویستە لۆبی کوردی لە واشنگتۆن لە ئەمریکا لە نیویۆرک ئیش بکە بۆ ئەم مەبەستە بۆ ئەم هەدەفە گەتوانێت بە تەئسیری لە بڕیاری ئەمریکی بکە ئێوە کولان سیاسەکان چیتان کردووە تاکو ئێستا لەم بارودۆخی کە 2 هەفتە یان 3 هەفتە هاتووتە پێش لە کۆبانێ لاەن سیاسەکانی ڕۆژئاوای کوردستان تاکو ئێستا کۆبنەوەیەکتان کردووە لەوەی کە هەڵوێستێکی یەکگرتوتان هەبێ سەبارەت ئێمە هەر هەلوێستی یەکگرتومان هەیە و هەر لە کۆبوونەوەن ڕۆژانە و هەر دیتنمان هەیە سەبارەت بەم دۆخە تازەی کۆبانی هاتووتە پێش ڕۆژانە ئێمە کۆبوونەوە دەکەن ئەنجومەنە نیشتیمانی کورد لە شاری قامشلۆ ئەوە زیاتری کۆبوونەوەیەک دەکە بۆ ئەم مەسەلەی کۆبانە هەر لە هەولێر و سلێمانی کۆبوونەوەی سونایی و سولاسی و ڕوباعی لە بینی ئەحزابی کوردی سووریا ئەندامی ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا هەر بەردەوامن و هەر بەردەوام دەبن و بە من وایە لە ڕۆژی پێش احتیمالە جواتی زۆر مهم لە بینی حکوومەتی هەرێم و لە بینی ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریاشی جارێک در دەستی پێ بکە بۆ ڕۆڵی ئێوە لە ئەنجومەی نیشتیمانی کورد لە ئەنە کەسە چی بۆ ینی چی بۆ فشارەکان چی بوون توانیتانە فشار بخەنە سەر هەرێمی کوردستان یاخود لایەنەکانی دەرەوە بۆەوەی لۆبیەک دروستکەن بۆ پشگیری ڕۆژاوی کوردستان ئێمە هەر بەردەوامن فشاری بخەن لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر لۆبی کوردی و هەر داوا دەکەن بە شەو و بە ڕۆژ لە هەموو کوردی جیهان لە هەموو کوردی هەر چارپەرچی کوردستان گەتوانێت بن فشاری بکەن لەسەر هەموو وڵاتانی عالم گەتوانێت بن کۆبانێ ئەنقاز بکەن و توانە بن هەرێمین کورد هەموو شار و گوندەکانی کورد ڕۆژئاوای کوردستان ئەنقازی بکەن ئەگەر وا ببینێ مەسەلە بەڕای من شارەکانی ترجی لە دوای کۆبانێ ئەوەژی یەک بە یەک دەڕۆین و کۆبانێ ناوی داعش وردە ینی هەموو شارەکانی کورد دەستگیر دکا ئێوە بە ڕسمی داوایکی لەم جۆرەتان کرد و ئاڕاستیکێتان کرد لە نەتەوەیەگرتوەکان یاخود لە ساسی نێودەوڵەتی بەڕسمی داوایکی لەو بەڕسمی سیاسەکان وەکو ئەنە کەسە بەڕسمی ئێمە وەکو ئەنە کەسە بەیاننامە دەرمان کرد و داوامان کرد لە متحیدە و هەموو وڵاتانی عالم و هەموو منظمات و ڕێکخراوی نێودەوڵەتی گتوانێ بن یارمەتی خەڵکی کۆبانێ بکەن و توانێ بن یارمەتی کۆبانێش بکەن ئێمە هەر بەردەوامن بینی داعاتی خۆ و بفشاری خۆ و بەزەختی خۆی بەڵام ئێمە وەکو هەمووتان زانن ینی و هەموو ڕای گشتیش ئەزانێگە ئێمە وەکو تەفگەرا کوردی لە ڕۆژئاوای کوردستان لە ئەمکانیاتمان ینی محدودن وەکو ئەڵێن ئاعتیمادی ئێمە لە واری سیاسی و لواری دیبلۆماسی و لواری عیلاقاتی نێودەوڵەتی زیاتر لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە و بە من وایە حکوومەتی هەرێمی کوردستانی شوێ تەخسیری نەکە لە ڕۆژێ داهاتوو احتیمالە تشتن باش دروست ببینیانی بەڵێ ئالانی ئەلەن دەپرسێ دەکرێت یارمەتی داوای یارمەتی سەربازی لە بەشار ئەسەد بکەن ئەگەر مەبەستیان نەبێت جەنگی لەگەڵ بکەن ممکنە تشتێکی وا ممکن نیە ئێمە وەکو ئەنجومەنە نیشتیمانی کورد خۆی دەناسینگە ئێمە بەشەکەن لە ئۆپۆزیسیۆنی سووریا و ئێمە وەکو هەمووتان زانین جێگە بەشەکەن لە ئەتیلافی ئۆپۆزیسیۆنی سووریا و ئێمە هیچ وەکو کورد گفتوگۆ و دیالۆگ و مناقەشە لەگەڵ ڕژێمی بەشار ئەسەد ناکەن ئەوە دە حیسابات ئێمە هەر نییە و یەکەم بریاری ئەنجومەنە نیشتیمانی کاتێکە ئەنجومەن دروست بوو لە ساڵی 2011 بریاردا گە کورد بە تەنها خۆی هیچ گفتوگۆیەک هیچ
مناقشەیەک لەگەڵ ڕژیمی سووریا و مفاوەزاتێکی ناکە لە هەموو ئۆپۆزیسیۆنە سووریا بریار بدە ئەو کاتە ئێمە لەگەڵ ئۆپۆزیسیۆن ئەڕۆین لای ڕژیم ئەوە شتێکی ترە بەڵام کورد بە تەنها خۆی بڕۆن حیوار و دیالۆگ لەگەڵ ڕژیمی بەشار الئەسەد بکەن ئەوە بە قەناعەتی من مستەحیلە. ئێستا هەڵوێستی ئیتلافی ئۆپۆزیسیۆنی سووریا چییە بەرامبەر بەم پرسە؟ هەلوێستی ئیتیلاف بەڕای من بەر و پێشێ دەچێ ڕۆژ بڕۆژ و هەر باش بوو و لە یەکەم ڕۆژی کۆبانێ دەست بە دۆرپێکی داعش بە دەست دۆرپێکی کۆبانی و گوندەکانی کۆبانێ کرد هەر هادی البەحرا سەرۆکە ئیتیلاف چەند تەسریحێکدا و بڵاو کرد و هەر زیاتری بەیان نامەیەک دەرچوو لە ئیتیلاف هەر ئیدانی داعش دراوە لە ئاسی دیبلۆماسی ینی لە ئاستی ئێوە ڕازین تۆکو کوردێکە لە ئەنجومەی نیشتیمانی لە ئیتلافی ئۆپۆزیسیۆنی سووریا ینی ڕازی لە هۆڵانی کە دراوە بۆ ئەم پرسە لە ئاسی دیبلۆماسی لە ئاسی ناوخۆیی بێ من رازی نیم لە 100% بەڵام مووقفی ئۆپۆزیسیۆنی سووریا بەرامبەر ئیتیلاف بەرامبەر وەزعی کۆبانە بەرامبەر ئەم شتی گەسا دروست بووە مووقفێکی خراپ نییە و باشە لە دووسێ ڕۆژی داهاتر هەر کۆبوونەوەمان هەیە ئیتیلافی هەیە گشتی عامی ئیتیلاف بەڕای من ئەو مەسلەی کۆبانێت تێت باس دەکرێت و جارێکی تر ئێمە وەکو کوتلێ کوردی ناو ئیتیلاف هەر لە ئیتیلاف ینی ناو کۆبوونەوەی ئیتیلاف طرح دەکەن گە ئیتیلاف توانێت بالوا زیاتر دیفاعی لەبەر کۆبانێ بکە بە تایبەتی لەواری دیبلۆماسی بال بیرمان نەچێگە لەواری ئینسانی و ئیغاسیژی ئیتیلاف هەردامی خەڵکی کۆبانێ کرد و بە 100,000 دۆلار ناردم بۆ ئەو پەنابەرانی کۆبنەوەتان کرد بۆ من دەتانەوێت داوا لە ئەمریکا بکەن هاوپەیمانان بکەن کۆبانیەوە بێت ئێمە هەر داوامان بەردەوامن لە ئەمریکا و هەر بە ڕۆژانە داوا دەکەن ئیتلافی ئۆپۆزیسیۆنی سووریا داوایکی لەو جۆرە کراوە ئیتیلاف هەرداوا کردە لە ئەمریکا و لە ئەو تەحالفی دەولیگە دیفاعی لەبەر کۆبانێ بکە لە دەستپێکی شەڕ و ئێستاژی هەر بەردەوامە لە داوای خۆی و ئێمە لە ئەو کۆبوونەوەی داهاتووەکو پێش ئێستا باسم کرد هەر داوا دەکەن لە ئیتیلاف ئیتیلاف هەموو پەیوەندی خۆی توانێت بکە بە خزمەتی کۆبانێ و بە خزمەتی ئەو شەڕی ئێستا لە شارەکانی کورد بەڵام پێداوای بۆچی ئەمریکا کە خۆشی ینی بارەک ئۆباما لە چەند وتارێکدا کە لەسەر مەسەلەی داعش داوێتی باسی لەوە کردووە و ئامادەن ینی هاوکاری ئۆپۆزیسیۆنی سووریا بکەن ینی بۆچی سووریا ئەمریکا بەدەم داوایەوە نایێت ئەمریکا لە شەڕی داعش لە دۆروبەری کۆبانێ جدی نییە من وەکو ینی تێبینی و ملاحەزە دەکەم و دەبینم ینی پێویستە ئێمە زەختی و فشاری لە ئەمریکا بکەن کە ئەمریکا لەوا جدیتر بە لە شەڕی داعش ئەگەر ئەمریکا هەروە بە سستی شەڕی داعش بکە لە ڕۆژئاوای کوردستان هەر هەموو شارەکانی کورد یەک شارێک بە دوو شارێکی تر ممکنە بڕۆی ینی حلی وحید وە قەناعەتی من ئەمریکا ببە بە جدی و ئەو تەحالفی دەولی بە جدی شەڕی داعش بکە ئێوە داوا دەکەن بۆ نمونە کە باس لەوە کرد کە ئێستا ئەکینەکانی پاراستنی گەل پێویستیان بە چەکە لە کۆبانی بەتایبەت داواکەن لە ئەمریکا شتێکی وان ممکنەکە چەک ڕەوانەوەی بکە و شەوەی کە یارمەتی هەرێمی کوردستانیدا ئێمە داوا دەکەن وەکو حزبی چەپی دیموکراتی کورد لە سووریا لە ئەمریکا و لە غەیری ئەمریکا گەتوانێت بن چەکدارانی کورد دعم و تایید و موسانەدە بکەن شتێکی زۆر زۆر باشە بەڵام ئەوە بە قەناعەتی من مستەحیل لەگە ئەمریکا چەک بدی بە یەپەکێ یا بدە بە چەکدارانی کورد لە ڕۆژئاوای کوردستان دیارە ینی مووقفی ئەمریکا لە چەکدارانی کورد لە هێزی پاراستنی گەل مووقفێکی زەلال نییە و زیاتر متەئەسرە بە مووقفی تورکیا چونکە تورکیا دنەرەگ هێزین پاراستناگەل ئەوە بەشەکەن لە پەکەکێ و دژمنەی تورکیا و پەکەکێ و حساسیەتی تورکیا بەرامبەر بە مەسەلی کورد لە باکوڕی کوردستان و هەموو بەشەکانی تری کوردستان ئەوەشی معروفە و دیارە بۆ ئەوەژی ڕاستی کێشەیەکی گەورەیە بۆ ئێمە بۆ هەڵوێستی ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریاش ئەنە کەسە بە هەمان جۆریانی بە هەمان جۆری حزبەکەی ئێوەیە هەڵوێستیان بۆ هاوکاریکردن بۆ هاوکاریکردن مووقفی ئەنە کەسە هەروایە ئەنە کەسە هەرداوا دکە ئەمریکا و غیری ئەمریکا جەمهوری مجتەمعی دەوڵەتی دامی کورد بکە لە کۆبانێ بەڵێ ئێستا ئێوە سەبارەت بە هەڵوێستی هەرێمی کوردستان چی دەڵێن هەلوێستی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە دوین هەلوێستێکی باشە و خراپ نییە بەڵام ئێمە داوا دەکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان گە هەلوێستی لوا زیاتر بە تۆزە توانێت بەزەقتی لە ئەمریکا بکە گە ئەمریکا بە جدی شەڕی داعش بکە لە ڕۆژ ئاوای کوردستان توانێت بەزەقتی لە ئینگلتەرا لە بەریتانیا و لە فەرەنسا و هەموو قوێنی دەوڵەتی ئێگەل ناو ئەو ئێتیلافی گەئێستا شەڕی داعش دەکەن زەقتێکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان بکە گە بە جدی شەڕی ئێستا نەکراوە ینی ئەمە نەکراوە هەوڵ درا بۆ ئەندامێکی سەکردایەتی پارتی ئەمڕۆ لە لێرە لە نافتی لە بەرنامێکدا باسی لەوە کرد کە لە ڕێگەی سەرۆکی هەرێمەوە فشارکراوەتە سەر ڕۆژ ئاوا بەوەی کە ئەو یێرشانی کە لە کۆبانی کراون لە ڕێهێرشی ئاسمانیەوە بە هەوڵێوان بووە ئێمە شەک نابن و بێگومان دەزانین جێگە حکوومەتی هەرێمی کوردستان هەر محاولەی دەکرد یارمەتی کوردی ڕۆژ ئاوا بکە لە هەموو ڕێگایەک ئێستا پێتان وایە هەڵوێستیان لە ئاستی پێویستان نەبووە هەلوێستی هەرێمی کوردستان ئێستا وەکو حکوومەت هەلوێستێکی خراپ نییە و باشە بەڵام ئێمە دەخوازن گڵوا زیاتر بێت سەبارەت بە هەڵوێستی پەرلەمان کە ئەمڕۆ دیکان چۆتە کۆبانی بڕیارە بچێتە کۆبانی ئێستا لە تورکیان
سەبەر بە هەڵوێستیەوان چی دەڵێت؟ شتێکی باشە ئەو ئێمە سپاسی پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق دەکەن دەتوانێت بن بڕۆن سەردانی کۆبانێ بکەن و وەزعی خەڵک ببینن و بانگەوازی هەموو وڵاتی دنیا بکەن ئەو پەنابەرانە وەکو دەڵێن ئیغاسە بکەن و یارمەتی ئەو خەڵکانە ببێ ئەو خەڵکی کورد پەنابەر بوون. چی دەڵێن بەو کاردانەوەی کە هەیە لەس ئاستی هاوڵاتیان زیاتر وەکو ڕێکخراوەمەدەنیەکانیان هاوڵاتیان دەکرێت لە هەرێمی کوردستان لە پارچەکانی دیکەی کوردستان لە وڵاتانی ڕۆژاوە ئەوروپا دەکرێت ئێوە هەوڵێکی لەو جۆرە هەیە کە حیزبەکانی خۆشتان لۆبێکی لەو جۆرە ینی کارێکی لەو جۆرە بکەن فشار بخەنە سەر وڵاتانی دیکە جەماوریەوە هەلوێستی جەماوەری کورد ملەتی کورد هەر چار پەرچەی کوردستان و لە هەموو وڵاتانی جیهان بەڕاستی هەلوێستێکی باشە و کورد وەکو میلەت هەر یەک دەنگ و یەک ڕەنگە ینی لە ئینتیفاضەی قامشلۆ لە 2004 لە بیرمانە من لێرە بووم لە شاری سلێمانی بووم ئەو کاتە هەموو شارەکانی کورد و شاری سلێمانیژی گەنجیەکانی کورد هەموو بە هەزاران بەدا هەزاران خۆپێشاندەران کردن و هەر شیعاری ئەوان ئەوە بوو کوردستان یەک پارچەی و قامشلو هەڵەبچەیە ئێستا بە سەبارەت بۆزی کۆبانێژی هەروایە من دەبینم ینی کوردی هەر چار پەرچەی کوردستان هەموو وڵاتانی جیهان و لە هەموو شارەکانی کوردستانیژی دەست بە خۆپێشاندان کردن و فشاری دەکەن لەسەر حکوومەتی هەرێم و لەسەر هەموو حکوومەتی هەموو وڵاتانی جیهان گیارمەتی کورد بدن لە ڕۆژ ئاوایی کوردستان ئێمە داوا دەکەن کە جەماوەری کورد لە هەموو دنیا لە هەرێمی کوردستانی شول هەر چار پەرچەی کوردستان هەر بەردەوامن و توانێت بن یارمەتی ملەتی خۆی بکەن لە شاری کۆبانێ. بەڵێ چەند کۆمنتێک هاتوون باز لە هەڵوێستی تورکیا دەکەن ئێوە خوێنەوەتان بە هەڵوێستی تورکیا چییە لەم بابەتەیە لە پرسی گەمارودانی کۆبانیدا؟ هەلوێستی تورکیا بڕاستی هەلوێستێکی غامزە ینی وەکو هەموومانزانن تورکیا حدودی بەرامبەر سووریا زیاتری 1000 کیلومترە و بەرجەوەندی تورکیا لەگەڵ سووریا زۆرن و تەداخلی ئیجتیماعی و تائفی و قومی و عشائری لە بینی سووریا و تورکیا هەر زۆرە ینی عرب لە سووریایە عرب لە تورکایە کورد لە سووریایە کورد لە تورکایە علەویەکان لە سووریان علویەکان لە تورکیان ئەرمەنی و هەر هەموو پێکهاتیە تورکیا لە ناو سووریاژی امتیدادی هەیە بۆ ئەوە وەزعی تورکیا زۆر بە وەزعی سووریا تأثیر دەبێت مووقفی تورکیا من وەکو شەخص لە دەستپێکی شۆڕشی سووریا تا ئێستا مووقفی تورکیا مووقفێکی ڕاست و ڕحنینیە و لەگەڵ شۆڕشی سووریانیە وەکو بەرجەوەندی خۆی تەسەڕ بەڵام وەکو ئەنجومەی نیشتیمانی کورد هەڵوێستیان چێ لە لە ناو ئەنجومەنەکەیاندا من ئەنجومەنی نیشتیمانی کوردی هەر هەلویستی ڕاست و نەڕاست دەبینێ بەڵام ئێمە دەوێت زانبن ینی گە تورکیا رازی نەبێ و ئێمە ناتوانێت من تورکیا رازی بکەن وەکو ملەتی کورد وەکو شۆڕژگێرانی کورد وەکو سیاستمەدارانی کورد لە ڕۆژ ئاوایی کوردستان ئێمە ناتوان مافی گەلی خۆی وەرگرن ینی تورکیا دەوێ موافق بدوێت تورکیا موافق بیکەن دوێت تاسیری لە مووقفی تورکیا بکەن گەت بەرجەوەندی تورکیا لای ئێمە هەب تا ئێمە توانێت بن شتێکی بکەن لە سووریا و تەجروبەی هەرێمی کوردستان گت دەرفەتی بدەمن هەر لەبەر چاومانە ینی هەرێمی کوردستانی عێراق ینی موقعێکی استراتیجی هەیە و حدودی بەرامبەر تورکیا حدودێکی زۆر درێژ نییە وەکو کوردستانی سووریا بەڵام لە کاتێکی فیدرالی لە تەسبیت بوو لە 2003 کاتی ڕوخانی ڕژێمی سەدام هەمومان دەبینی مام جەلال و کاک مەسعود و هەموو حزبەکانی کوردستانی عێراق هەر لە رازیبوونی تورکیا دەگەریان ئەو کاتە و تا تورکیا رازی نەبوو کورد لێرە وەکو دلێ بە ئەستیراحەت مافی خۆی وەرنەگرت وەزعی کوردی سووریا بەرامبەر تورکیا حساسترە بە قەناعەتی من کورد لە سووریا دەوێت بە سیاست بەرامبەر بە تورکیا تەسەڕف بکرێت. بەڵێ سپاس بۆ بەڕێستان شەلال گەدۆست کتێری حزبی چەپی دیموکراتی کورد لە سووریا ڕواندام لە ئیتلافی ئۆپۆزیسیۆنی سووریا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز بەڕێزان سپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش بۆم لایەک خواتان لەگەڵ.